لاگەڵ میوانەکەم تاوتوێن بابەتانە دەکەم بە تایبەتی مەترسیەکان و لێکەوتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەبوبەکر سپاسکە لەگەڵ کوردستان 24 با بە دوا پێشاتەکانەوە دەست پێ بکەم کە هاتنە ناو بەرەیەکی ئەم شەڕەیە لەلایەن حوسیەکانی یەمەنەوە کە ئێستا وەکو بە گروپەکانی بەرەی مقاومە ئەوانیش هێرشی سەر ئیسرائیلیان دەست پێ کردووەوە هەڕەشەی داخستنی گەروی بابولمەندب دەکەن. پێت وایە ئەمە چی لە هاوکێشەی ئەم شەڕەیەک مانگیە دەگۆڕێت؟ بەڵێ بەناوی خوا سپاس بۆیەوە دیارە وەرەقەیەکی دواخراوی کۆماری ئیسلامی ئێران بوو. ئێستا خەریکە بە جۆرە لە جۆرەکان وەرەقەی هورمز پرسیارێکەوێتە سەریان ڕەنگە بەتەنیا بەس نەبێ بۆ ئێستا وەرەقەشیان جوڵانووە هەچەنە تا ئێستا بە شێوەیەکی زۆر گەرم و گوڕ نەهاتوون، بەڵام ئاواژە بەوادەن کە یەکێ لە گرنگترین گەروەکانی تریش کە گەروی بارمەندە بە تووشی کێشە بکەن و لەوێوە خزمەت بە استراتیژیە قوڵەکەی کۆماری ئیسلامی ئێران بکەن لەم شەڕە کاویش زیادکردنی تێچوونەکانی شەڕە نەک تەنها بۆ ئەمریکا و ئیسرائیل بەڵکو بۆ کۆی ئابووری جیهان و وزەی جیهان. هەچەندە ئەمە بێکێشەش نییە لەبەرەوەی هێزێکی نێودەوڵەتی بە سەرپەرشتیاری ئیتالیا لە ئەو ناوچەیە هەیە کە حوسەکانە بێ ڕوبەڕێوی هێزانە ببنەوە، بەڵام لە هەموو حاڵەتێکە وەرەقەیەکی تر ئەگەر جەنگەکە خەست بێتەوە قوڵ بێتەوە بێگومان چاوەڕێوا کە گەروی بابنمەندەبیش ببێ بە سەرچاوی کێشەیەکی نوێی لە چوارچێوە شەڕێ. باشە پێت وایە حوسیەکان ئەتوانن چی بۆ ئێران بکەن؟ ئەوەی کە تا ئێستا وەکو کارتێک بەدەستی ئێرانەوە بوو جەنابیشت ئاماژەت پێکرد لەوانەیە دوا کارتی ئێران بێ کە بە کەمێک درەنگەوە حوسیەکانیشی هێنانە و ئەم شەڕێک ئێستا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا هەیەی ئەتوانن باڵانسی و هێزە بۆ ئێران ڕاست بکەنەوە کە ئێستا لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە هەیەی؟ مەرجنە بتوان ڕاستی بکەنەوە، بەڵام ئەگەر بتوانن کاریگەر بن لەسەر ڕێڕەوی گرنگتری یەکێ لە گرنگترین ڕێڕە و تەنگەبەرە ئاویەکانی جیهان کاویش بابلمەندە بە بێگومارەتوانن خزمەتێکی باش بە کۆماری ئیسلامی ئێران بکەن. پرسیار ئەوەیە چەند ئەتوانن ئەم کاریگەریان هەبێت لە کاتێکە هێزێکی پارێزەری نێودەوڵەتی هەیە. هەچەندە ئەگەر لە ئاستێکیشە کاریگەر بن کۆمپانیەکانی بیمەی جیهانی نرخی بیمەکانیان بەرزەکەنەوە لەسەر کەشتەکان بە جۆرە لە جۆرەکان هەر کێشە دروستە بێ لە هەما کاتە ئەبن بە فشارێکیش لەسەر عەرەبستانی سعودی و کەندا و وڵاتانی کەندا و کە لە ئێستاە وەکو بارمتەوان بەدەستی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ڕووی معنەوی و سیاسیشەوە پاڵپشتێکە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەمە جگە لەوەی بەو ئەندازی ئەتوانن بەرەیەکی تر بۆ فشارکردن لە ئیسرائیل بکەنەوە. باشە ئەم فشارانە لەسەر ئیسرائیل تا چەندە بۆ ئیسرائیل تێچووێکی زۆرتری دەبێت؟ ئیسرائیل بەرگەی ئەم هەموو بەرەیە دەگرێت کە لە سەریکراوەتەوە بۆ نمونە حیزبڵای لوبنانیە لە نێو خاکی لوبنان، حوسیەکانە لە یەمەن لەلایەکی دیکەوە گروپەکانی بەری مقاومە لە نێو خاکی عێراق و ئێرانیشە کە خۆی بەرەیەکی ئاشکرای شەڕە دژ بە ئیسرائیل تا چەند دەتوانێت بەرگەی ئەم بەرە جیاوازانی شەڕ بگرێت؟ تا ئێستا بە بڕای من زەبرێکی قوڵ لە ئیسرائیل نەدراوە. ئەو زەبرانی لێ دراون ڕاست ئازاردەر بوون، زەبری بێپێشینە لە ئیسرائیل کە ڕەنگە لەوتی دامەزرابێت تا کوێسا زەبری بۆ جۆرە نەدرابێت بە تایبەتی لە قوڵای ئیسرائیل، بەڵام بە بڕوان ئابوووریەکی بەهێزی 600 میلیارد دۆلاری داهاتی ساڵانە و پشتیوانێکی جەماوەری گەورە کە لە 185 خەڵکی ئیسرائیل پشتیوانیم شەڕاکەن، ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە چوارچەوەی یەک استراتیژی هاوبەشایەکەن و بوونی سیستمی بەرگریەکی بەهێز و نەبوونی هێرشی زەمینی کە خاڵی هێزی کۆماری ئیسلامی ئێران و هێزا و پەیمانیەکانێتی و پشتیوانێکی گەورە لەلایەن ئەمریکا و ڕەنگە هەندێک هێز و خەڵکانی تریشەوە ئەوە مەشقکردنی سوپای ئیسرائیل و کۆمەلگای ئیسرائیل لەسەر شەڕی درێژمەودا کە کاتی خۆی پیانوە بۆ ئیسرائیل و کۆمەلگای ئیسرائیل بەرگەی شەڕی درێژمەودا ناگرێت بێ لە 1-2 هەفتەیە شەڕەکانی کۆتایی پێبێنێ. بەڵام ئێمە بینیمان شەڕێکی 2 ساڵی کرد لەگەڵ کەرتی غەزەیە هەموو ئەمانە وای کردووە تا کوێسا ئیسرائیل وەک حکوومەت و کۆمەلگا لە ژێرە و فشارە گەورەیان نەبێ کە ناچار بێت دەستبەرداری ئامانجەکانی بێ کە ئامانجەکانی ئەو لە ئەمریکاش گەورەترن سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران. زۆر باشە بەڕێز کاروانی، زۆرم پرسیارەت دەکرێت ئەمەوێت بۆ چوونی جەنابیشت سەبارەت بم بابەتە بزانم، ئەویش هێرشی زەمینیە یا هێنانی هێزی زەمینی لەلایەن ئەمریکاوە بۆ ناوچەکە. هەر ئەمڕۆ محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران دەڵێت ئەمریکا کە پلانی دانوستاندا دەنێت لەو لاشۆ پیلاندا دەڕێژێت بۆ هێرشی زەمینی. پێت وایە ئەمە استراتیژی ئەمریکایە یا جۆرێکە لە شەڕی ڕەوانی لەگەڵ ڕکابەرەکانی یان بە تەواوەتی ئەوێت ئەوەی کە ئەوێت جێبەجێ بکات؟ ڕەنگە هێرشی زەمینی
گزارشتێکی ورد نەبێت لە ڕووی زانستی سەربازیەوە ئەوەندەی کە ئۆپەراسیۆنی زەمینی یعنی ورد بێ ئەمریکەکان پێم وانێ بچنە شەڕێکەوە هاو شێوەی عێراق و ئەفغانستان کە بۆ عێراق 9 ملیۆن سەربازیان ئامادە کردبوو وە چەندین ساڵە چوارچەوەی شەڕابوون و زیاد لە 4500 سەربازیان کوژرا و 30,000 سەربازیان برینار بوو چیرۆکی ئەفغانستانش ڕوونە پێم وانێ بچنە چوارچەوەی شەڕێکی ئەوەوە بەڵام لێرە و لەوێ ڕەنگە ئۆپەراسیۆنی سەربازی زەمینی ئەنجام بدەن جاایە لەسەر کۆنتترۆلکردنی هەندێک دوورگە بێ یا بۆ هەندێ یعنی ئەرکی تایبەت لە ناو قوڵایی ئێرانە ئەگەر پێشان وابێ شەڕەکە پەرە بسێنێ و ئامانجی ئەمریکا ببێ بە گۆڕنی ڕژێم لە تارانە ئەو کاتا ببیر لەوە بکەینەوە کە جارێکتر مەسلەی چەکدارکردنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەهێننەوە سەرمێزی گفتوگۆ و بڕیاردان و ڕەنگە لە ناو کۆماری ئیسلامی ئێرانە ڕاپەڕینی شارەکان و هەندێک ئۆپەراسیۆنی ئەمریکا و چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی چەکدار و هەموو ئەوانە بتوانن شڵەژانێکی گەورە لە ئێرانە دروستکەن لەبەرەوەی بەدەرلەوە تەنها بە هەندێک ئۆپەراسیۆنی سەربازی پێم وانی ئەمریکا بتوانێت ئامانجەکانی بەدیبێن. باشە بەڵام ئەم شەڕی کە ئێستا لەگەڵ ئێران هەیە هاوشێوەی ئەو شەڕەیە لە 2023 لە عێراق هەبوو یا لە 1991 تا 2023 یاوەی کە لە ئەفغانستان جنابەت ئاماژەت پێکرد لەبەرەوەی هەم جوگرافیای ئێران زۆر جیاوازە هەم توانای بەرگری ئێرانیش لە ڕووی زەمینی و ئەوەی کە بینین تا ئێستا مانگێکە بەرگری لە خۆی کردەوە جیاوازە ئەم خوێندنەوە بۆم بارودۆخە گەر بکرێت ئایا ئەم شەڕە درێژخایەنتر نابێت لەوەی کە پێشووتر لە ناوچەکە ڕووی داوە؟ نا پێم وایە درێژخایەنتر نابێت کورتخایەنترە بێ لەبەرەوەی کە پێش هەموو شتێک لە ئاماجەکانێت جیاوازە ڕاستە لە سەرەتاوە ڕەنگە ئەمریکا وا بیرێ کردوێتەوە هاوشێوەی فێنزووی لە گۆڕانێک لە نخبەی دەسەڵاتداری ئێرانە بکا و ملکەچی خواستەکانی خۆیان بکە و ئەمریکا کۆتایی با و دوژمناتیە بێنە لەگەڵ ئێرانە هەیەی و کۆنتترۆلی وزەی ئێران بکە بەڵام دیارە ئەو استراتیژە سەری نەگەر ئیسرائیلەکانیانەوێت ڕژێم گۆڕن و ئێرانیش وەکو هێزێک لە ناوچەکانە هێڵن بەڵام دیارە تا کوێستا ئەمریکەکانە قەنەعەت پێ نەکراوەکە هەتا ئەو سەر لەگەڵیان بن لە ئەمەوە هەشتەوە گەورەترین جیاوازی لە نێوان ئەوەی لە 2023 لە عێراق و بەرامبەر تاڵیبان ڕوودا ئەوەیە کە بە ئاشکرا دروشمی گۆڕینی ڕژێم هەڵنەگیراوە بەڵکو پیان وایە کۆمەڵی ئامانجیانەیە کە بە گفتوگویان نەچوتە سەر ئەیانەوەی بیگەنە سەر ئێران لاوازکەن وەک هێزێ نەتوانێت ئەوەی لە پێشوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نوێ کردوێتی هەچەنە بە گشتی هەر خەونی گۆڕنیشان لە گۆڕ نەناوە بەڵام پێم وانە کە شەڕەکەنە ئەو نەدرێژە بچێشە نەبێ بە لەشکرکێشێکی گەورە و داگیرکاری لە ناو خۆیە زیاتر گرێوکردن لە ناو خودی ئێرانە بۆ ئەوەی گۆڕانکاریەکە بێ بە قۆناغ ئەکرێ ئەمانی ژارمەتی دەربن بە شێوازی جۆراجۆر. باشە بەڕێز کاروانی دەگوترێتە گەرچی ئیسرائیل و ئەمریکا لە ڕووی هێزەوە لە ڕووی سەربازیەوە بەسەر ئێرانە باڵادەستن و سەرکەوتون بەڵام ئێرانیش با ئایدۆلۆژی و عەقیدە خەریکە شەڕیمان و نەمان دەکات ئایا ئەمە شەڕی ئایدۆلۆژیە بەرامبەر بەم هێزانە کە خەریکە ئیکات و تا ئێستا توانێتی بەرگری بکات؟ تەنها شەڕی ئایدۆلۆژی نیە بێگومان ئایدۆلۆژیا و عەقیدەیە کەڵگریەتی یعنی ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە ئێمە لە غەزە بینیمان کە عەقیدە ئەتوانێت چۆن هەتا سنوور بۆ کاریگەری تەکنۆلۆژیا دابنێ و جۆرە لە ئەفسانەش خوڵقێنە لە ئاستی بەرگریە نەک لە ئاستی ئامانجەکانە بێگومان عەقیدە لە کۆماری ئیسلامی ئێرانیشە گرنگە بەڵام تەنها عەقیدەی ڕوت نییە بەڵکو ژێرخانێکی زانستیە بوونی کات پێگەیاندنی کاتری جۆرا و جۆرە یعنی بوونی جوگرافیایەکی لەبارە بوونی هاوپەیمانە لە ناوچەکەی هاوپەیمانی چەکدارە ینی زۆر شتیتر لە ڕاستیە هاوکارە بۆی کە عەقیدەکەش ڕۆڵی کاریگەری خۆی بینێ بەڵام عەقیدەکەش لە ڕاستیە ڕۆڵی کاریگەری خۆی بینیەوە لەوەی کە تاکو ئێستا ڕژێم بتوانێت کۆنتترۆلی ناوەی خۆی بکە و قەرەبووی ئەو زیانانە بکە لە سەراستی سەرکردایەتی لەیەکە. بەڵێ ئاماژەت بە هاوپەیمانی چەکدار لە ناوچەکە کردەوەی کە ئێران لە سەرەتای جەنگەکەەوە ویستوێتی فراوانکردنی بەرەی شەڕەکە ئێستا بەهاتنە ناوای حوسیەکان و کۆمەڵێک گروپی دیکەش بۆ ناوام شەڕە ئایا ئێران بنبەستەکەی گەیشتووە ئەم بەرەیە هەر بەرفراوانتر دەبێت لەگەڵەوەی کە ئێستا لە ناوچەکە و لەم شەڕەدا دەیبینین؟ برات کاتی خۆی نووسیم پێش دەست پێکردنی شەڕەکان کە بەرەی بەرەنگاری ئیسلامی لە ناوچەکەیە بە سەرۆکاتی کۆماری ئیسلامیەران لە بەردەم کۆتا شەڕی چارەنووساز و جەنگی چارەنووسازی خۆیەتی کۆی شیعی سیاسی کۆی گروپە شیعە سیاسیەکان چەکدارەکان و هاوپەیمانەکانی کۆماری ئیسلامیێران لەگەڵ خودی کۆماری ئیسلامیێران
شەڕی مان و نەمانەکەن، شەڕی چارەنووسی خۆیانەکەن، شەڕ و وجودی خۆیانەکەن، یا ئەمێنن یا نامێنن. ئەم جەنگە تا ڕادەیەکی زۆر چارەنووسیان یەکلایە کاتەوە. ئەکرێ گروپەکان نەمێنن، ئەکرێت بمێنن بە لاوازی بمێنن، ئەکرێت کۆماری ئیسلامیێران نەمێنێ، ئەکرێ بمێنێ بەس بە جۆرێکتر بمێنێ. لە هەموو حاڵەتێکە چارەنووسێکی هاوبەشیان هەیە بەیەکەوە لە شەڕێکی چارەنووسازان، بەڵام هێشتا ئاکامەکەی بەڕوونی دیار نیە و تەمەمبژاویە بە چ بارێکاکەوێ، بەڵام هاوچارەنووسن و هەموویان بە ئامان باشە بەڕێز ئەبوبەکر بەڵێبا لە کۆتایشدا کەمێک نزیکتریش بڕوانینەوەی کە ئێستا لە عراق ڕوودەدات گروپەکانی حەشدی شعبی و هێرشانەی کە دەیکەن و هەروەها ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر حەشدی شعبی، ئەمە مەترسیەکانی بۆ سەر عراق چۆن دەبینی؟ ئایا ئەکرێت بڵین عراق ڕاستەوخۆ هاتۆتە ناو شەڕەکەوە؟ عراق بە شێوەی فەرمی نهاتووە وەگەوەی کە دەوڵەتی عراق بڕیاردا شەڕ بێ، لەبەرەوە ڕێوشێنی دەستوری و میکانیزمی پەرلەمانی خۆی هەیە. بەڵام ڕاستیە دەرکەوت عراق وەکو دەوڵەت تەنها بارمتەیە بەدەستی حەشتی شعبی و گروپە چەکدارەکانەوە بەکردەوەی عراق بەشەکە لە شەڕەکە، ئەگەرچی بە فەرمی بەشەگنێ لە شەڕەکە. بەڵێ سپاس دەکەم بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵم بووی، زۆر سپاس.